بەڵێ لەسەر بابەتی ڕۆژی جیانی پەنابەران من میوانێکم لەگەڵ دکتۆر ژیار ئاغاپوری مامۆستای پەیوەندی نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆکەوە. دکتۆر ئەم کاتت باش دەبینین ڕێژەیەکی زۆر لە پەنابەران لەسەر ئاستی دنیا هەیە و لە چاو پار ساڵ ئەم ساڵ لە ١٨ ڕێژەی پەنابەری بەهۆی شەڕ و ئاڵنگاریەکانەوە لە سەرانسەری دنیادا زیادی کردووە. ئەم ژمارەیە چیمان پێ هەڵێت؟ سڵاو بۆ جەنابتان. لە پێشدا ئیزنم بدەن کە سەرخۆشی لە بنەماڵە و قوربانیانی ئەو کارەساتەی ئەو چەند ڕۆژەی ڕابردوو بکەم کە بەداخەوە یەکێک لە ئەوەش هۆکارەکەی هەر پرسی ئاڵۆزبوونی پەنابەری و مەسەلەی ئاوارەکان لە دنیادایە. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان، زیادبوونی ڕێژەی پەنابەری لە یەک ساڵدا بۆ 8% ئەومان پیشاندا کە ئەو کێشە سەرەکیانەی کە لەسەر پرسی پەنابەری، ئەو پرسە یاسایانە، ئەو پرسە سیاسیانە، ئەو پرسە ئابوووریانەی کە لە 1951ەوە کە کۆنڤانسیۆنی مافی پەنابەرانی نەتەوەی گرتوەکاندا مزراوە و بۆ ئەوە دانراوە کە ئەو پرسانە چارەسەرکار نە تەنیا چارەسەر نەبوو بەڵکو پرسی پەنابەری ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆزبوونتر و خراپتر بوونتر و فرەڕاهەنتر بوون دەڕوە کاوەش جێگای داخە. بەڵێ زۆرینەی پەنابەران وەک وتمان بەهۆی شەڕ و ئاڵنگاریەکانەوە ڕوو لە وڵاتانی دیکەکەن یان هەر لە نێوخۆی وڵاتانی خۆیان ئاوارە و پەنابەرە بن. نەتەوەیە گرتوەکان داوایان چەند سەرکردنی ئەو کێشە و ئاڵنگاریانەی کە لە دنیادا هەن بۆ ئەوەی بارودۆخەکە نەگاتەوە حاڵەت. ببوورە هێندێک پچران هەبوو لە دەنگەکەتاندا من نەمبیست ئەگەر دووپاتی کێ. بەڵێ پرسییم شەڕ و ئاڵۆزیەکان هۆکار بوون بۆ بوونی ژمارەیەکی زۆر پەنابەر. دکتۆر جۆ لە منە؟ زۆر باشە. پرسییم کە شەڕ و ئاڵۆزیەکان هۆکار بوون بۆ زۆری ڕێژەی پەنابەر لە دنیادا. نەتەوەیە گرتوەکان چی کردووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و ئاڵۆزیانە بۆ ئەوەی ئەم ڕێژە زۆرەی پەنابەر ڕوو لە وڵاتانی دیکە نەکە؟ بەڵێ دەستخۆش. نەتەوەی گرتوەکان ئێمە ناتوانین بەڕەش و سپی تەمەشای بکەین بڵین زۆر کەس ئێستا زیاترین ڕەخنە نەتەوەی گرتوەکان دەگرێت دەڵێ لەوەتی کە نەتەوەی گرتوەکان ئەم یاسایانەی لەسەر مافی پەنابەری داناوە کارێکی وان نەکراوە پەنابەرە. ئێمە ناتوانین بە شێوەی ڕەش و سپی تەمەشایکەین. نەتەوەی گرتوەکان کار دەکا کەوە کاری باشیش کراوە، بەڵام پرسەکان زۆر ئاڵۆزتر بوون لەوە. ینی یاساکان ئەو یاسایانەی کە لەسەر مافی پەنابەری و چۆنەتی پەنابەری ئێستا لە دنیادا هەیە بەڕاستی لە ماوەی 70 ساڵدا ئاڵوگۆڕێکی یەکجار زۆری بەسەردا هاتووە، بەڵام تو ناتوانانی ئەم پرسە ئێستا کە پێناسەیەکی جیاواز و فێرڕەهندی لە پەنابەری دەکەن هەر بەو یاسایی کە نەتەوەی گرتوەکان کاری پێدەکا بۆ بخێنەوە. ئەوە یەکێک لە کێشە گەورەکانە کە ڕەخنەیەکی زۆر گەورەیە لەسەر نەتەوەی گرتوەکان هەیە. مەسەلەیەکی دیکە کە لەسەر نەتەوەی گرتوەکان هەیە بەڕاستی پرسی هێندێک من ڕەنگە بتوانم بە ناوی فەشەلبوونی لێ بنێم بەڕاستی لە پرسی پەنابەراندا کراوە. ینی ئێستا بەپێی پەنابەران بەپێی یاسای پەنابەران و تاریفێک کە بخۆیان لە پەنابەریەکەن ئەو کەسانەی کە لە ناوی UN-دا ناونووسی دەکەن بە ناوی پەنابەریان یا ئاوارەدایان ناسن لە کاتێکدا هەر ئەو کەسانی کە ئێستا و هەفتەیە لەو ڕووداوەی دەریاکەی ئیتالیادا نوخەم بوون ئێستا بە پێی یاسای نەتەوەیە گرتوەکانیش هیچ پێناسەیەک بۆوانە ناکرێت. ینی ئاڵۆزێکی زۆر لە پرسەکەدا هەیە کە بەداخەوە UN نەیتوانیوە ئەو شێوەی بە باشی بچێتە پێشێکە. ئەوەش خوێندنەوەیەکی قوڵی دەیە کە ئێستا ڕەخنەیەکی زۆر لێ هەیە کە دەڵێن ئەو UN ئەو شتایی کە ئەو ساپۆرتی کە لە وڵاتەکان وەری دەگرێت بەڕادەی پێویست نییە ئایا ئەوە ڕخنەیەکە خودی UN بەخۆیان دێڵێن کە ئێمە ساپۆرتی سیاسیمان نییە وڵاتەکان بە بەڕادەی پێویست هاوکاریمان ناکەن، بەڵام ڕخنەیەکی سەرخۆیان هەیە ئەوەی کە نەبوونی پلانێکی توکمە و باشترە بۆ چارەسەرکردنی پرسی پەنابەران بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێمە دیتمان لە یوکراین کە ئەو شتەهات بە باشتر زۆر باشتر بەرەو پێشی و مەسەلێ چون ئەوەش ڕخنەیەکی
ینی متدۆلۆژیک و تەنانەت فەلسەفیش لە UN دەگرێت کە ئەم فەرق و جیاوازی هەیە کە ئایا پەنابەرەکە چییە بۆ دەبێت کەسێک کە لە کەسێکی مسلمانی ڕۆژهڵاتی ناوەڕاستی بەو شێوەیە وەربگیرێ بەڵام کەسێکی یۆکرانی کە دەچێت بە شێوەیەکی زۆر جیاوازتر باوەشی بۆ بکەنەوە. زۆر باشە دکتۆر لەبەر ڕێو شوێنە یاساییەکان کە زۆرینەی وڵاتان بە تایبەتی وڵاتانی ئەوروپی گرتویانەتە بەر ژمارەیەکی زۆر لە کۆچبەران بە شێوازێکی نایاسایی و بە شێوازێکی پڕمەترسی کۆچەکەن بۆ وڵاتانی دنیا یعنی ئامارێکم لە بەردەسایە کە ئەڵێ لە سەرانسەری دنیادا تەنها پارساڵ نزیکەی 8,000 کەس گیانیان لە دەستداوە لە کۆچبەران بەهۆی مەترسیەکانی شێوازی کۆچکردن و شێوازی ژیانیان لە وڵاتانە پێت وایە ئەو ڕێو شوێنە یاساییانەی کە وڵاتانە دایان ناوە بە تایبەتی وڵاتانی ئەوروپا لە چاو ئەو ئیدعایە کە لە ڕووی یاساییەوە خۆیان بۆ پاراستنی گیانی پەنابەرانەیکەن ئەوان یاسای وڵاتەکان ئێمە لێرە پرسیارێکی گرنگ ساز دەبێت کە یەکێک سەروەری و پاراستنی سوورێک هەر وڵاتێک ئەو مافە هەیە کە سنووری خۆی پارێزێ جا ئەوان ئێستا کە بەدکارمان بەلایەنی چاک و خراپەکەی نییە بەڵام ئایا چەندە لایەن مافی مرۆڤ ئەو شتە جگای پەسەندەیانە بەڵام وڵاتێکی کوبریتانیا کە ئێستا و سیاست دەکات زۆر کەس ئەو مافی پێدا کە سنوورەکانی خۆی پارێزیە بە زۆر هۆکار کە بخۆیان باسێ کە ئێمە ناچینەوە باسەوە بڵام ئەوەی کە لێرەدا گرنگەوە پرسیارەکەی جنابشتان زیاتر پەیوەندی هەیە ئەو چۆنەتی کۆچکردنە نایاسایە بەداخەوە هۆکارەکان ئێستا بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ سەر من ئەگە ئێستا ڕەنگە سێوەمین یا چوارەمین جار بێ ئێمە لەسەر پرسی پەنابەری هەر لەو تەلەڤیزیۆنەی جەنابتاندا باز دەکەین بەڕاستی ینی ئەو هۆکارانە هەر ئەو چەند ئەوەی کە چەند ساڵ پێش و بە تایبەتی لە وڵاتێکی کوردستانەوە کە دەڕۆن ماونەتەوە ینی بەشێکی من ئێستا جاران پێم دەکوت هۆکاری پوش فاکتەر ینی ئەوانی کە پاڵت پێوە نییە بڕۆی مەسەلەی ئابووریە سیاسیە کۆمەڵایەتیە دینیە شەڕە ئاشتیە لە ناوخۆدا ئەوان هەموو دەبێتە هۆکار بەڵام بەڕاستی ئەوەی ئێستا بەشێکی زۆری من ئێستا بە تایبەتیەوەی 2 ساڵەکە بەڕشتی کاری لەسەر دەکەم ئەوەیە کە بۆتە فەوزا ینی کەلتورێکی فەوزای کۆچ لە کوردستاندا هەیە بە تایبەتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە بەگشتیش لە عێراق و لە کوردستاندا کە بەشێکی زۆری ئەو فەوزایە لە نەخوێندەواری و نەبوونی ڕۆشنگەریەکێکە لەسەر پرسی کۆچ هەیە لە نەبوونی هیوایەکی بۆش و بەتاڵ کە بە خەڵک دەدرێت نەبوونی من با ئەو لە پێشدا بڵم نام هەیە هۆکارەکانی هۆکارە سەرەکیەکان کە لە ئەدەبیاتی کۆچدا باز دەکرێوەکو مەسەلەی ئابووری سیاسیوانەوە ئەوە باسم کرد بەڵام هەمووی ئەوانش ئەگەر هەبێ ئەوەی کە ئێستا بەداخەوە لە کوردستان ڕوودەدا کە بەڕاستی جێگای داخە ئەو فەوزا سیاس ئەو فەوزا کۆلتوری سیاسیە کە تێکەڵاو بۆ کەوف ئەوی ساز کردووە و هەندێک میدیا و بە تایبەتی سۆسیۆل میدیاش ئەوە زۆر زیاتر پەرە پێدەن و بەداخەوە بیر لە لێکەوتە مرۆڤەکانی ئەم کەمپینە من پێڵم کەمپینی سیاسی ناکەنەوە بەداخەوە. بەڵێ دکتۆر ژیار ئاغاپوری مامۆستای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک زۆر سپاس بۆ جەنابتان.